بەهۆی دەستکاریکردنی نمرەی 22 خوێندکاری خوێندنگەیەکی سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕانیا، بەڕێوەبەری خوێندنگەکە لەسەر سکاڵای داواکاری گشتی ڕانیا دراوەتە دادگا و لە کارەکەشی دوورخراوەتەوە. وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین بە NRT ڕاگەیاند ئەو بەڕێوەبەرە بە پێی مادەی 340 لە یاسای سزادانی عێراقی بۆ ماوەی 10 ڕۆژ دەستگیر کرابوو، بەڵام لە ئێستادا ئازاد کراوە. پڕاوی لێکۆڵینەوە بە پێی مادەی 340 لە یاسای سزادانی عێراقی کراوەتەوە بۆ بەڕێوەبەری پێشووی خوێندنگەی گۆزاری بنەڕەتی کە لە ساڵی 2014 بۆ 15 هەستاوە بە دەستکاریکردنی نمرەی چەند خوێندکارێک. ئەو مادەیەش باس لەوە دەکات زیانگەیاندن بێت بە وەزیفە. لە دواتریشدا بەڕێوەبەری پەروەردەی ڕانیا بانگەش کراوە بە سیفەتی شاهید و دواتر بانگەش کراوەتەوە بەردەم بنکەی پۆلیس و دادگا لە هەمان ڕۆژدا بە سیفەتی تۆمەتبار بانگەش کراوە. دوابەدوای لێکۆڵینەوە لەو بەڕێوەبەری پەروەردەی ڕانیەش دوو جار بانگێشتی دادگا کراوە، جارێک وەک شایەت حاڵ و جارێکیش وەک تۆمەتبار و بە کەفالەتی 1 ملیۆن دینار ئازاد کراوە. بەڕێوەبەری پێشووی خوێندنگەی گۆزاری بنەڕەتی بە NRT ڕاگەیاند لە کۆبوونەوەدا بە سەرجەم بەڕێوەبەرەکان وتراوە هاوکاری ئەو خوێندکارانە بکرێت کە پێشمەرگەن و بەشداری شەڕی داعش دەکەن لەگەڵ ئەو خوێندکارانەش کە کوڕی شەهیدن یان پێشمەرگەن. بەڕێوەبەری پەروەردەی ڕانیا باسی لەوە کرد ئەوان لەسەر بڕیاری سەرووی خۆیان داوایان لە بەڕێوەبەرەکان کردووە هاوکاری ئەو خوێندکارانە بکەن، بەڵام داوایان لێ نەکردوون کە دەستکاری نمرەکانیان بکەن و نمرەکانیان بۆ بگۆڕن. وتیشی ئامادەیە لە بەردەم دادگا بێتاوانی خۆی بسەلمێنێت. قسەی سەری خۆم پێڕاگەیاندووە کە هاوکاری بکرێت، هاوکاریش تەنها بریتی نیە لە چاکنی نمرە. دڵنیات دەکەمەوە بۆ شێوەیە خوێندکارەکەش بەڕێوەبەرەکەش دیارە دەستکاری ژمارێک لە خوێندکارەکانی نمرە خوێندکارەکانی کردووە و لە کۆتاییشدا تاقیکردنی ئەو خوێندکارانی کەەوە دەستکاری نمرەکانیان کراوە دووبارە کرایەوە. ئەو خوێندکارانە لە پۆلی نوۆی بنەڕەتی بوون و لە ئایاری ساڵی 2015دا دەستکاری نمرەکانیان کراوە. لەسەر ئەو ڕووداوەش بەڕێوەبەری پێشووی خوێندنگاکە و بەڕێوەبەری پەروەردەی ڕانیا دوای دەستگیرکردنیان بە کەفالەت ئازاد کراون و چاوەڕوانی بڕیاری دادگا دەکرێت بۆ یەکلاییکردنەوەی دۆسیەکە. هەنگاو محەممەد NRT ڕانیا.